سڵاوان کاتتان باش ئەمڕۆ جارێکی دیکە پرۆسەی دادگاییکردنی بەشێک لە دەستگیر کراوەی بادینان دەست پێ دەکاتەوە کە لە ماوەی ڕابردوودا لەلایەن دادوەرەوە دواخرا بوو بۆ ئەمڕۆکە من ئێستا لەگەڵ پارێزەر بەشدار حەسەن قسە دەکەم پارێزەری کێسی دەستگیر کراوەی بادینان کاک بەشدارم کاتت باش ئەگەر پێمان بڵێ ئەوانەی ئەمڕۆ دادگایی دەکرێن کامانە بنای خدای گەورە مهرەبان بەخێر بێن ئەوڕۆ دادگایکردنی چوار لەو ڕاجیراوانی بادینانە شێروان تاها ئەمین و کارگەر عەباس و بەندەوار ئەیوب و مەسعود شەنگالی بەڵام تەوەقع دەکەین ئەوڕۆ دادگا احتیمالە جلسەکە تەزیلی بووی لەبەرەوەی سەرۆکی دادگای گۆڕانکاری تێداکرێت دوو ئەندامی دادگای تاوانی ستافی دادگای تقریبا بالکامل گۆڕانکاری تێداکرێت مواد تەوەقع دەکەم ئەوڕۆ تەزیلی لەبەرەوەی حاکمە نوێنەی کاتینە وەکو پێناسی ئەو ڕاکانی خوێن بیتەوە. کاک بەشدار دەکرێت لە کاتی گۆڕنی ئەندامانی باڵێن دەستێ دادگا یاخود سەرۆکی دادگا ئەو کەیسانی کە دادگاییکردنیان هەیە پرۆسی بردبینیان هەیە یاخود محکەمەکردنیان هەیە دوا بخرێت لەبەرەوەی کە دادوەرێک ئاڵوگۆڕ دەکرێت. شایەتی قانونی لەبەرەوەی کاکە ژارزاری وایە حاکم کە ڕۆژانە داوای هەیە مەسەن دوونی مەزموعەک داوای کە نوێ هەبووە ئەو حاکمانە کاتینە هەموو لەسەر خڕ بوویتەوە قەزیە ئەو قەزەشی گەورەی ئیفاداتی زۆر تێدایە مخبری سەری تێدایە مۆزوعەکەش لەبەرەوەی کاردانەوەی زۆر ناوە و دەرەوەی دەکەتەوە ئەو حاکمانە دەبی زیاتر بۆ ورتر و دۆسیانە بخینەوە ئەو وەختێک کە ئەوان لەوەتی بووینە ئەندامی دادگای تاوانی وەختە کافی نیە لەوەی ئەوان پێ ڕابگەن هەر لەو معلوماتی شتێکا کە ژێرداشی ئەو شێروان تاهای دوێنێ ئەمری خۆی کرد هەر بەخەفەتی کوڕەکەی بە خودای ئەمڕۆ کوڕەکەی دادگایی دەکرێت ئەوڕۆ کوڕەکەی دادگای داچی چاوەڕوانی دەکرێت ئەوڕۆ لەگەڵ خۆی بیباتەوە. باش با دوایین پرسیار لێ بکەم دۆخی دەستگیرکراوان لە زیندان چۆن ئێستا؟ وڵات دۆخیان باش نییە خراپە هەموو جێگایان خراپە شوێنیان خراپە تەعاملی کارمەندەکانی ئاسایشی گشتی هەیە لەگەڵ یەکتری پەیوەندیەکان زۆر پسرای ئێستا زۆر کەم بووە ناو مەزاری تەلەفۆنە چەندن ڕەنگە کەمتر لە داخەکەی گەلێک کەس و کاریان تەلەفۆن بکەن وەزاکە بەرەو خراپی دەچی سەرچاوم لە گەڕەمە وڵاتانەوە گوێتە نەبوو ئەمە دوایین زانیاری و لەسەر دۆخی دەستگیرکراوانی بادینان و بەڕێوەچوونی پرۆسەی دادگاییکردنەکەیان.